لە سلێمانی چاڵێک گرفتی دروست کردووە و یەکەمەکانیش گرد بوونەوە. سڵاوتان لەبێت. ئەگەر بمزانەیە دانامەزرێم لە جاتی هیلاکی و شەو نخوونی و خوێندن منیش وەک ئەوانی تر خەریکی سەیران و مشاقیبی دەبوو نەدەچوومەوانەکانمەوە. ئەمە قسە یەکێک لە سێ یەکەمەکانە کە ئەمڕۆ بۆ دامەزراندن گرد بوونەوە. لە پارکی ئازادی شاری سلێمانی ژمارەیەک لە سێ یەکەمەکانی سەر ئاستی زانکۆ و پەیمانگاکان گرد بوونەوە و یەک داواکاریان هەیە ئەویش دامەزراندنە. سەحر عەلی کە یەکەمی سەر ئاستی بەشەکەی خۆی بۆ لە پەیمانگای تەکنیکی سلێمانی بە 1964 وت. خەرجی زۆر و توانای زۆرمان کرد بۆ ئەوەی یەکەم ببین و دابمەزرین. بەڵام هەموو هەوڵ و کۆشەکانمان بەزایە چوو. دەژڵێت شەڵا وەک ئەوانی تر ئێمەش خەریکی کاتی خوێندن خەریکی گەشت و سەفرە و مشاقیبی بووینایە نەک ئاوا لە چاوەڕوانی بمێنینەوە. لە ڤیدیۆیەکدا پێیان بۆ گەنجان دەنێرێت و دەڵێت پێشی ماتۆڕی بڵند مەکەن با تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن کەچی ئەمڕۆ خۆی بە ڕووداوی وەرگەڕانی ماتۆڕەکەی گیانی لەدەستدا. ئەمە چیرۆکی دڵتەزێنی سیرینە کە گەنجێکی دیاری تیکتۆکە لە سنووری ڕەواندز. چیرۆکەکەی ئەو گەنجە و خێزانەکەی تراژیدی و ناخەژێنە چونکە لە ماوەی 9 ساڵدا سێ برا بە ڕووداوی جیاجای دڵتەزێن گیانیان لەدەست دەدەن. چیرۆکەکە خەمناکە و لە تەمووزی 2016 دەستی پێکرد. کاتێک سەرباز عوزمانی برای سیرین بە ڕووداوی هاتوچۆی ماتۆر کۆچی دوایی کرد. دوای 2 ساڵ لە حوزەیرانی 2018 جەبار عوسمان کە برایەکی دیکەیانە لە کاتی هەوڵدان بۆ ڕزگارکردنی ژنێکی گەشتیار لە ڕووباری باڵەکایەتی خنکا. ئەمڕۆژ بە مەرگی سیرین لە چوار کوڕەکەی مام عوسمان تەنیا یەکێکیان ماوە. لەبەر بە کەڵکی و سوودە تەندروستیەکانی خوای گەورە لە قورئانی پیرۆزدا سوێندی بە هەنجیر خواردووە. بەڵام خاکی کوردستان ئەوەندە لەبارە بۆ ئەم بەرهەمە لە مەودا بازاڕەکانمان زەردەچنەوە و هەنجیری کوردی و خۆماڵی دای دەپۆشێت. ئەوە تا ئەلوێ قەرەناو بۆتە بازارێکی باش بۆ ساختکردنەوەی هەنجیری جوتیارانی تەقتەق و قەرەناو. بە شێوەیەک ڕۆژانە لایەنی کەم 200 جوتیار سەدان کیلۆ لە بەرهەمەکانیان دەبەنە ئەوێ و دەیفرۆشن. گۆران شوانێکێکە لەو فرۆشیارانەی ئەلوێ قەرەناو بە 1964 وت. کاتێک جوتیارەکان بەرهەمەکانیان دەهێنن لە بەردەم ئەلوەکە مزایدە دەکرێت. کڕیارەکان دەوری لێ دەدەن. هەرکەس نرخی زیاتری پێ بدات ماڵی ئەو دەبێت و دەیکڕێت و نرخەکانیش لە 600 دینار دەست پێ دەکات هەتاوەکو 1300 دینار. لە کووردا پندێکەیە دەڵێت چاڵ بۆ هەر کەسێک هەڵکەنی خۆت دەکەویتە ناوی. بەڵام چاڵێک لە سلێمانی 2 مانگە هەڵکەنراوە و کەم ڕۆژیش هەیە ڕووداویەکەی داڕوو نەدات کەچی کەس نایەت خۆی بکات بە ساحێبی. چاڵەکە دەکەوێتە چاڕیانی سەروەری کە ناوچەیەکی قەرەباڵغی سلێمانیە و 2 مانگە هەڵکەنراوە و ئاوا بەکراوەی بەجێ هەڵراوە. ئەمڕۆ پەیامێنی 1964 چوە شوێنەکە و سەروەر عەلی کە یەکێکە لە دوکاندارەکانی سەر چاڕیانەکە ئەو دەڵێت 2 مانگ لەمەوبەر ئەو چاڵایان بۆ گۆڕینی قوفڵێک هەڵکەندووە. تا ئێستا نە قوفڵەکە گۆڕاوە و نەکاری تداکراوە و نەپڕیش کراوەتەوە. بە وتەیەوە هاوڵاتیا ڕۆژ نییە ڕووداوی هاتوچۆ لەو شوێنە ڕوونەدات و تا ئێستا 3 ئۆتۆمبیل بە شەودا کەوتونەتە ناو چاڵەکەوە. داواش دەکات ئەگەر شارەوانی یان بەڕێوەبەرایەتی ئاو هەڵیان کەندووە بابێن چارەسەری بکەن چونکە 2 ڕۆژی تر دەرگای مەکتەبەکان بکرێتەوە خوا دەزانێت چیتر ڕوودەدات. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە پیاوێک بە ناوی ئارام حەمەگۆڵ کە بە ئارامەڕیشە ناسراوە لە سنووری چەمچەماڵ خۆی کاری کرێکاری دەکات و پارە پەیدا دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا کاری خێرخوازی دەکات و ئەو پارەی کە دەستی دەکەوێت هەوڵ دەدات یارمەتی هەژارانی پێ بدات. کەم کەس هەیە کە ناوی ئارامەڕیشەی نەبیست بێ بۆهۆی کارە خێرخوازیەکانەوە و ئارامەڕیشە داوا لە مەلاکان و لە پیاوە ئاینەکان دەکات کە لە بڵاوبوونەوەی پەیامەکەی هاوکاری بکەن هەتاوەکو خەڵک بتوانێت زیاتر کە پشتگیری هەژاران بکات و کاری خێرخوازی بکەن و یەکێک لە کارەکانی ئارامەڕیشە ئەوەیە کە ئەو کەسانەی کە قەڵەمیان لەسەر هەڵگیرا و پەپولە بە پەپولە ناو دەبرێن ئەو دەیان باد دەیان شوات و لە باشترین چێشتخانەکانی شار خواردنیان بۆ دەکرێت و خواردنیان پێدەدات و داوا دەکات کە خەڵک یارمەتی هەژاران بدات هەتاکو بتوانن کاری خێرخوازی بکەن و لەو کارە بەردەوام بن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.